خوای گەورە کە باسی هەنگەکە یاخود باسی هەنگوینەکە فەرمێ کولی من کولی ثەمەرات بە هەنگە فەرمێ بچۆ لە هەموو بەرووبوومەکان بخۆ بۆیە ئەبینی هەنگوین هەموو بەرووبوومەکانی تایە پێغەمبەری خوا سەلام بە مانگای وت چی فەرمووی فإنها ترم یان ترم من كل شجر مانگا لە هەموو دارێک ئەخوا یان لە هەموو ڕوەکێک ئەخوا لە هەموو جایەک ئەخوا بۆیە شیرەکەشی هەمان سوود و هەمان پێداویستی ئینسانەکەی تایە کە لە هەموو جاجارجۆرەکانە بڵاوبوونەتەوە یعنی ئینسان ناتوانێت خۆی بچێت جیا بخوا لە ڕووی مانگاوە غیر مباشر ئیسفادەی جیا و ئیسفادەی سەوزە و ئیسفادەی فایبەر و پرۆتین و چۆرەکە هەمووی دەست ئینسانەکەکەوێت ئین سوبحان الله خۆشەویستەکانم دقت بن لە ئەخیرا هەموو ئەم کەونە هەموو ئەم زەویە خوای گەورە بۆ ئینسان مسەخەری کردووە هەر شتێ دەرخواردی هەر حەیوانێک هەر زیندەوەرێک هەر حەشەرەیەکەدا لە ئەخیرا بێ ئینسان لێ مستەفید بێ جا دەرخواردی مانگادا بۆی کە من تۆ لە گۆشت و لە شیرەکەی بخۆی هەموو ڕووەکەکان هەموو ثەمەراتەکان هەموو بەرووبوومەکان دەرخواردی هەنگەدا بۆ ئەوەی کە لە ئەخیرا ئینسان چی بێ ئەخیرا ئینسان ئیسفادەی لێ بکە یعنی هەنگوینەکەی لە ئەخیرا چی ئیسفادەی لێ بکە چیتر هەیە هەنگوین بخوا هەر ئێمەی ئەگەر حەیوانێکی تریش بیخوا لە ئەخیرا هەر ئێمەی خۆینەوە بۆیە هەر لە دەستی ئینسان دەرناچێت